بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لە بەرەوەی بەڕێز و خۆشی سپێک دەگەینەوە. ئەمڕۆ باس و بابەت و تەوەر و هەموو قسەکان لەسەر ڕیمۆنتادا و ئەنجامدانی ڕیمۆنتادا و گەڕانەوەیە. بە تایبەتی ئەمڕۆ دوو یاری لە یاریەکانی چوارگۆشەی زێڕینی یاخود قۆناغی چارێکی کۆتایی بۆ دەرکەوتنی تیپی دەرکەوتوو بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین ئەنجام مەیدە. ئێمە شاڵا قسەی تەواوی لەسەر دەکەین و بیرۆڕای خۆمان ئاڵوگۆڕ دەکەین و هەم دیوی بۆچوونی شخصی و هەم بە دیوی شیکاریش ئەگەرەکان تاوتوێ دەکەین پێکەوە و ئەوەشی کە بابەت بوو بێ دوێنێ شکستەکەی مانچستەر یونایتد بوو بەرامبەر بە یانی لیدز یونایتد کە ئەمەش وای کرد کە چانسی لیڤەرپۆڵ و چانسی چێڵسی هێشتا لە گەیشتن بە چامپیۆنز لیگ بمێنێتەوە و شکستەکەی مانچستەر یونایتد لە دۆخێکی خراپە ڕوویدا بۆ تیپەکەی مایکل کاریک. ڕاستێ سەرش هەر لە پلەی گەیشتن بە چامپیۆنز لیگان بەڵام ڕەنگە یاریەکانی داهاتوو بۆی ئالۆز بێ بە تایبەتی کە ڕوبەڕووبوونەوەی داهاتوو چێڵسی ڕوبەڕووی مانچستەر یونایتد دەبێتەوە مەژەگەری کەمکردنەوەی جیاوازیەکانەوە جگە لەوەش لیڤەرپۆڵ هەنگاو بانگاو دێتە پێشەوە. ئەمڕۆ ئێمە دوو یاریمان هەیە کە ئەویش یاریەکانی چارێکی کۆتایی یاریەکانی گەڕانەوە. یانی ئەتلەتیکۆ مەدریت لەسەر یاریگای ڕیاس میترۆپۆلیتانۆ میوانداری لایەنەی بەرشلۆنە دەکات و هەروەها یانی لیڤەرپۆڵ ئینگلیزی لەسەر یاریگای ئەنفیلد ڕۆدس میوانداری لایەنەی پاریس سەن ژەرمانی فەڕەنسی دەکات. بەدێ ڕێگەگەر باس لە ئەنجامی یاریەکانی چونکەین بە حکمیەوەی کە ئەتلەتیکۆ مەدریت لە دەرەوە یاریگای خۆی یارەکەی بردووە تاوانێ ئەمە چانسێکی زۆر گەورە دەداتێک کە ئێمەوا ڕاهاتوین ئەم ئەنجامە پێوتێتەوە گەشتی بە قۆناغی داهاتوو. پاریس سەن ژێرمان بە ئەنجامەکەی ناکە لە نێو یاریگای خۆی نایەتی بەڵکو بەو ئاستوتوانایی کە پێشکەشیەکە پاریس سەن ژێرمانیش پێی دەوترێتەوە تیپێکی لە تیپەکانی قۆناغی داهاتوو. وەکو واقعی وەکو سروشتی ڕیمۆنتادا کە ئایا ڕوودانی یا ڕوودانی نییە ئێمە لێرە پێکەوە تاوتوی دەکەین و خاڵە بەهێز و لاوازەکانی هەردوو تی بۆ وەردەگرین و لە هەردوو یارەکەی ئاماژە بە خاڵەکان دەکەین. طبعاً من وەکو خودی خۆم ئەکرێ بۆ چوونم هەبوو بێ بۆ یاریە بۆ ڕیمۆنتادا بەڵام لە تەواوی وردەکارەکان کە کۆڵی ماوانێ و دووسێ بەرنامەم کردو و تاو چوومەتە یعنی ناوڕۆکی بابەتەکەوانێ قەنەعەتم هێناوە لەوەی لەو یاریێش باسی ڕیمۆنتادا نەکەم و بڕوام وایە وەکو خودی خۆم بەندە هەر چوار یارەکە وەکو خۆیە چێ بەڕێوە واتە پاریس سەن ژێرمان و ئەتلەتیکۆ مەدرید و بایر میونخ و ئارسناڵ ئەو چوارتی پێ بن کە چوارگۆشەی زەڕین ئەنجامێن. بەڵام ئەمەی کە من بۆت باسەکەم ئەمەی کە من بڕوام وایە پێی یعنی من حەز دەگەم هاوڕێیان هەمووی شتەکان وەکو خۆی وەرگرن دوای مەقتەعی لێ نەقرتێنە نیوەی بەرێ و نیوەکەی تری لاپرێ. ئێمە باس لە یاری 11 یاریزان بە 11 یاریزانەکەین. ئێمە ئەوە خەبیر نین لە وەرزشە بزانین ئەتلەتیکۆ مەدرید دقەی 5 سەرتەیە. من بەخواوەندەی لێ نازانم پاتشۆ لە پاریس سەن ژێرمان کارتێکی سوور وەرەگرێت دقەی 10 و ئەمە کاراسانی بۆ لیڤەرپۆڵە کاگەرێتەوە نە. من کابرایەکم لەم شاشەیە لەم قسانەی کەیکەم بۆیەوە بەرپرسیارم بۆیە غەسبە لەسەر من لەسەر دۆخی 11 بە 11 قسە بکەم. تۆ خۆت داناوە بۆ دۆخی دەبوون و 9 بە 11 و ئەمە حەقی شەرعی خۆتە. بەس بۆ منێک کە لێرەوە قسە بۆ تۆ ئەەکەم من ئەبێ لەسەر دۆخی 11 بە 11 یاریزان قسەت بۆ بکەم. کارتی سوورە درێ کارتی سوور نایدرێ ئەمە وای لێ ئەمە وای لێ ئەم حەکەمە فێڵەکە ئەمە ئیشی من نییە. من ناتوانم ئەو دیۆ ببینم. باشە منیش 11 یاریزان بە 11 یاریزان پێت ئەڵێم کۆتایی هاتووە ئەنجامەکان. بەس ئێمە بابینە سەر ئەگەرەکانی ڕیمۆنتادا. ئێستا بنمونە ئێمە لەبەر چاومانە ئەم شەو بەرشەلۆنە بە ئاشکرا و بە ڕاشکاوی ئەڵێ من بۆ ڕیمۆنتادا هاتووم. طبعاً ئەو بەلاغی بەرشەلۆنە بڵاوی کردوێتەوە ئەو پەیامەی بەرشەلۆنە هەڵی گرتووە ئەگەرچی ئەشتێتە دەرەوە یاریگای خۆی لیڤەرپۆڵ کە لە نێو یاریگای خۆی دایاری دەکات ئەو پەیامەی هەڵ نەگرتووە. ینی تۆ سێریکە ئێمە ئەم شەو دوو یاری پێویستمان بە ڕیمۆنتادایە. یاریەکیان ئەگەرچی لە دەرەوە یاریگای خۆی یاریەکە بە ئاشکرا تەحەداکەن و بە ئاشکرا ڕای دەگەێنن کە ئێمە هاتوین بۆ ڕیمۆنتادا و ئەتوانین ئەنجامی بین.
بەڵام یاریەکیان کە لە نێو یاریگای خۆی ئەنجامیەیە و پێشتریش ئەنجامی گەورەی هەڵگێڕاوەتەوە ڕیمۆنتادای کردووە بێدەنگ و بێسەنگ کەلیمەی نەوت و دانیشتووە سەیری وەزعەکە باشە ئەمە ئێستا کاکەیوانجان ئەمە پەیوەندی بە دڵشکان و بەم دۆخەوە نیە براکەم ئێمە لێرە بێ قسەی حەقین نابێ بە عاتفە قسە بکەین نابێ بە سۆز قسە بکەین خۆ من لە بەرشەلۆنە کەم ناکەمەوە کەواڵم خۆ من لە لیڤەرپوڵ کەم ناکەمەوە کەواڵم بەڵام یعنی وەرە سێری کە ئێمە 19 یاری دیۆگۆ سیمیۆنیمان هەیە لە قۆناغی کرانە دەرەوە لە نێو یاریگای میترۆپۆلیتانە هیچ یاریشانی نەدۆڕانەوە بەرامبەر بە بایر یاری کردووە بەرامبەر بە بەرشەلۆنەی تاتا مارتینۆ یاری کردووە بەرامبەر بە بەرشەلۆنەی هانز فلیک یاری بەرامبەر بە بەرشەلۆنەی لویس ئێنریشی یاری کردووە بەرامبەر بە لیڤەرپوڵ یۆرگن کلۆب یاری کردووە بەرامبەر بە ڕیال مەدریدی کارلۆ ئەنشلۆتی و ڕیال مەدریدی زیدان و مان هەمووی یاری کردووە هیچی لە یاریگای خۆیان نەدۆڕانەوە چۆن ئەتەوێت تۆ من بێم عەکسی تیجای ئەمە بێم قسە بۆ تۆ بکەم ئەمە و کۆم دیوە بەڵام ئێمە با بزانین واقعیەتی ڕیمۆنتادا وجودی هەیە یاخود وجودی نییە بەڵێ واقعیەتی ڕیمۆنتادا وجودی هەیە هەم بۆ لیڤەرپوڵ وجودی هەم بۆ بەرشلۆنە وجودی هەیە بەڵام واقعیەتی باوەڕپێکردن ئێمە بێ کۆمەڵی سیناریۆ دانین ڕیمۆنتادا ئەگەر ڕوو بە ئەبەم سیناریۆیانە ڕۆیە واتە ئەگەر ئەمانە ڕوونەدەن گەڕانەوەیتیان نییە ئەنی خوێندنەوەکە بەم جۆرە بێ بنمونە بۆ هەردوو یاری کارتی سوور یەکێکە لەو خاڵە بەهێزانەی کە بۆ ئەگەری ڕیمۆنتادا بە گەورەی سیرەکرێت چ پاریس سەن ژەرمان بێ چ ئەتلەتیکۆ مەدرید بێت خاڵێکی بەهێزی گەڕانەوەکان پێوەستە بە کارتی سوور طبعاً ئەمە بۆچی خاڵێکی گرنگە لەبەر ئێمە نازانین ڕۆیە یا ڕوونایە من وەکو خودی خۆمەرچی قسەتان بۆ کەم یانزە بە یاریزان یانزە بە یاریزان قسەیەکەم و جارێکتر دووپات یەکەمەوانێ کە لای من کۆتایی هاتووە ئەنجامەکان خاڵێکی کارتی سوور خاڵێکی زۆر زۆر گرنگە کاگاوە جان دەگوێم لێ بگرە بۆ پرسیارێک ئێستا گوێم لێ بگرەوە تا باسیەوە کە میخۆمنەوە سێ جارم دووبارە کردوانێک کاڵێ من باوەڕم بە ڕیمۆنتادا نییە بەڵام کە باز لە ڕیمۆنتادا بکەینە بێ ئێمە باسی ئەم خاڵانە بکەین لەبەری من ناتوانم کارتی سوور لە خۆ دیاریکەم ێستا ڕۆیە یا ڕوونایە من ئەوەی لێ نازانم میتە کوێ لێ زانێ لەوەی یەقینە لەوەی ئەم شەو لێنگڵت دەقەی دە کارتی سوور وەرەگرێ لەولاوە پاچۆ کارتی سوور وەرەگرێ بەخوا منەوەی لێ نازانمەوە لەوە چێ و برادرە جوانتر بۆمان ڕوون کاتەوە جوابەتەکە لێرە چێ و گوتمان کارتێکی سوور خاڵێکی وەرچەرخانە گوتیم ئەزانی گەورەترین کێشەی بەرشەلۆنە لەم ڕیمۆنتادایە چییە؟ کێشە لەوە نییە بەرشەلۆنە گۆڵەکە کێشەش لەوە نییە کە بەرگری بەرشۆنەوەکو پێویست نییە نا زانین کێشەکە چییە؟ کێشەکە لەسەر جەستەیە ماندوێتی و توانە لیاقە بەدەنیە چونکە ئێمە ئەزانین تیپی ئەتلەتیکۆ مەدرید تیپێکە پشتێکی زۆر بەتوانێت جەستەیە بەستێ واریزانەکانی پشووکی تەواویان وەرگرتووە ئەمە بەوانەیە ئەوە نا ئێمە بڵین فلیگە بۆە یارەکەی ئیسپانیۆل تاوی یاریزانیە دەگی بەرداد نا فلیک ڕەنگە بڕوای وابێ خۆ ڕاستە لەسەر شاشە و لە کۆنگرەکان ئەڵێ ئەڵێ ئێمە چین بۆ ڕیمۆنتادا بەڵام ڕەنگ ئەم ڕانەرە بڕوای وابێ هیچ متمانەیەکی نەبێ بە ئەو گەڕانەوەی بەرشەلۆنە بۆیە بالیگاکەم مسۆگەر کە مەرچۆنێ بێ بالیگاکەم مسۆگەرکەم جگە لەو مسۆگەری وریەکی بەرزی ژێن بە یاریزانەکانم یعنی هیوایەک زیاترەکەم بۆ ڕیمۆنتاداکە هیوایەک زیاترەکەم بۆ ڕیمۆنتاداکە چونکە ئێمە نابێەوە لایەتکەین وەرزی ڕابردوو کاتی ئەرسناڵ 3-0 دۆڕا ڕیال مەدرید چی کرد چەند پۆستکرا لەنەوە خولێکی درێژی یاریگای سانتیاگۆ بەرنابیو و ئەمە واو ئەو بە واو ئەڵتراسی ساڵی 56 کوێ گەڕایە و ئەمە واو ئیتر نییە ها بێتامیان کرد هاتەوانێ ڕاستەوخۆ ڕیمۆنتادای ئەنجامدا و جارێکی تر 2-1 دۆڕا واتە ئەنجامەکەی لە سێویچەوە کرد بە 5-1 پێشەوە هاتووریای ڕیمۆنتادا و ئەم سەراوسەرۆم بەرابەر و کەچی وەڵا سێویچمان کرد بە 5-1گەمە بە ڕیمۆنتاداکەمان ئەمە بەدەم ناکرێ بە قسە ناوتری و یەکێکی تر ئەتوانێ بیکا بەڵام من لی بەرپرسیارم بۆی پێگەی من جیاوازە لە یەکێکی تر
پێگەی کەسێکە لە شاشە و دەردەکەی قسە بۆ خەڵکی دەکات ئەبێ باز لە واقعیت بکە. ئەمە لە کەمکردنەوەی بەرشەلۆنە نییە. ڕیمۆنتادا بە دەم ناکرێ، بە کردەوە ئەکرێ، بە ئەزمون ئەکرێ، بە توانای جەستەیی ئەکرێ، توانای هونەریشی لەگەڵە. ئێمە لە بەرشەلۆنە توانە هونەریەکەمان زۆر بەهێزە. یعنی لە توانە هونەریەکەیە بەرشەلۆنە لە هەموو تیپەکان توانای هونەری بۆ لایەنی هێرشبردن بەهێزترە. ئێمە ومان هەیە، بەڵام ئەوانی دیکەمان نییە. ئەمە لە ماوەی ڕابردوو بەرشەلۆنە ئەگەرچی لە خولی ئیسپانیا زۆر باش مامەڵەی کردووە و زۆر باش کردوێتی، بەڵام لە چەند ساڵی ڕابردووە ئێمە عەکسەکەیمان بینیوە لەگەڵ بەرشەلۆنە. یعنی ئەگەر من بیرم بێ ڕیمۆنتادایەکمان هەبێت، ڕیمۆنتاداکەی پاریس سەن ژێرمانمان هەیە، بەڵام ڕیمۆنتادای ڕۆمامان هەیە، ڕیمۆنتادای لیڤەرپوڵمان هەیە، وڵای ڕیمۆنتادای پاریس سەن ژێرمانمان هەیە، گەڕانەوەی یعنی بەجددی شتەکان لە سوودی بەرشەلۆنە لە یاریەکانی گەڕانەوە نەبوون. جارێ بە تایبەتی کە بشتێتە دەرەوەی یاریگای خۆی. ئێمە بڕوای تەواومان بە توانەکانی لامین یاماڵ هەیە، بڕوای تەواومان بە توانەکانی پێدری هەیە، بڕوای تەواومان بە هانز فلیک هەیە، بەڵام لە بەرامبەر کێم بڕوایمان هەیە و لە نێو چی یاریگایەکە ئەم بڕوایمان هەیە و چی هێڵێکی بەرگریش پارێزگاری لەمەکات. تۆزای سیمیۆنی ئەمڕۆ توێتی بەرشەلۆن دوێنێ لە کۆنگرەکە و توێتی پێ دوای ئۆفساید ترایبی بەرشەلۆنە ئەتوانن هەلەکان قۆزنەوانێ و ئەمە کێشە بۆ یاریزانەکانتان دروستکە لەوەی بکەونەوە ئۆفساید و توی ناهی کێشەی بۆ ئێمە دروست ناکە لەبەر ئێمە هێرش نامێن. طبعا ئەمە خەتای ئێمە تۆزێنی خراپە و خاڵێکی دیکەی خراپ کە من زۆر بەلامەوە خراپ بوو ئەو لێدوانەی هانز فلیکە لەسەر چیمەنی یاریگای واندا میترۆپۆلیتانۆ. بۆ هەموو هاوڕێیانی ئەزیز با ئەم زانیاریانتان لات هەموو تیپێک لە چوارچێوەی دەقی یاسایی ئیتر چیمە نەتوانی کورتری کەیتەوە، توانی بە ڕێژەیەکی تر بەرزتری کەیتەوە، وانە لای یوفا و لای لیژنەی ڕێخەران و بەڕێوەبردن هەیە. حەقی مەشروعی خۆیەتی بەدڵی ئەو جۆرەی کە خۆیەوە چیمەنی یاریگاکە ڕێخە، کەس بۆی نییە ڕەخنی لێ بگرێ. تیپ کە ئەچێتە کامن و چیمەنی یاریگای کامن و سریع کەس بۆی نییە ڕەخنە لە چیمەنی یاریگای کامن و بگرێ. تیپ کێتە نێو ئەتلەتیکۆ مەدرید یاری چیمەنی یاریگای ئەتلەتیکۆ مەدرید تۆپ خاو دەکاتەوە، کەس بۆی نییە ڕەخنەی لێ بگرێت، چونکە هەموو تیپێک حەقی مەشروعی خۆیەتی لە چوارچەوەی یاسا و قانونا چیمەنی یاریگاکەی ڕێخە. کەواتە ئەگەر ئێمە باس لە ئەگەرەکانی ڕیمۆنتادای بەرشەلۆنە بکەین، پێویستمان بە چییە؟ پێویستمان بە کارتێکی سووری ئەتلەتیکۆ مەدریدی، پێویستمان بە هێڵێکی بەرگری تۆکمەی بەرشەلۆنە هەیە، پێویستمان بە گۆڵێکی جێمی یەکەمی بەرشەلۆنە هەیە. چونکە سیری کرد ئەگەر ڕیمۆنتادا بۆ بەرشەلۆنە ئەگەرێکی ڕوودانی هەبێ، من پێم وایە بێ لە نەوەتخولەکە ئەنجامیە. ئەگەر ڕیمۆنتادا ئەگەرێکی ڕوودانی بێ لە نەوەتخولەکە ئەنجامیە، چونکە لە کاتی زیادکرا و لە سوودی بەرشەلۆنە نییە. ئەگەر بەرشەلۆنە بە دویچی شۆ بچێتە کاتی زیادکرا و کاتی زیادکرا و لە سوودی نییە. بۆ چونکە من بە دڵنیایی پێتەڵێم توانای جەستەی بەرشەلۆنە بە تەواوەتی دادەبەزێ، لە کەش و هەوای یاری تەواو دوور دەکەونەوە. ئەگەرێک بۆ ڕیمۆنتادا هەبێ بۆ بەرشەلۆنە بێ لە نەوەتخولەکە ئەنجامیە، چونکە کەوتە کاتی ئیزافی تر ڕیمۆنتاداکە بۆ بەرشەلۆنە چانسیشی نامێنێ. ئیتر باسیەوە ناگەم ئەگەر تیبی بەرامبەر بە دیاریزان، لەبەروی ئێمە نابێ بێئینساف بین لەوەی کە بڵێن هەموو ئەگەرە ڕوودانی لە تۆپە. و لە جێمی دووەمیش پێویستمان بە هێڵێکی بەرگری تۆکمەیە. بۆچی منەڵم لە نەوەتخولەکە ڕووبا سیناریۆی یاریەکە بێت چۆن بێ بە بڕوای من بۆ ڕیمۆنتادا ئەبێ بەرشەلۆنە هەوڵ لە جێمی یەکەمان گۆڵێ بکە و گۆڵەکەی بە خاوێنی بێت و یەک گۆڵ و چیفات پێویستە بە زیاتر نییە. ئۆتۆماتیکی 15-20 خولەکی سەرەتاکە جێمی دۆم دەست پێکایەگەر ئەتلەتیکۆ مەدرید گۆڵێکی لێ کرابوو بە هاوسەنگی یاریەکە ناو بە ناویش هەوڵی هێرشبردنەبە. یعنی بەرشەلۆنە تاوەکو خولەکی هەفتایە گۆڵی دووەم بێنێت. ئەمە بووی کە ئەگەر ڕیمۆنتادا ڕووبا، چونکە ئەمانەڵەن ئیلا بێ باز لاگەری ڕیمۆنتادا بکەیت و ئەبێت تا خولەکینەوە گۆڵی سێم بکرێ بەبێەوەی بەرشەلۆنە گۆڵی لێ بکرێ، چونکە بچێتە کاتی زیادکرا بە بڕوای من ئەگەری ڕیمۆنتادا بوونی نامێنێ ئەگەر بەرشەلۆنە دوو گۆڵەکەشی بێت، چونکە توانێت جەستەی تیپەکە دابەزێت. ئەی بۆ سیمیۆنی
ئەوە کاک بەختیارەڵە کاک محەممەد بە گوێرەی یاسا دەبێت درێژترین چیمەن نابێت لە 3 سانتیم تێپەڕ بێانی تاوە خۆ هەرەونێ خۆ تۆ تەمان چیمەنەگاها بێ کاک خۆبێ ئەبێ تۆپ لەسەری بە ئیسراحەت بڕە تاوە 3 سانتیمەکەی جەنابەت دەڵی تاوە بەڵام هەیە بۆ نمونە مەبەستم دەقە یاسایەکەی و تۆ دەست خۆش بێ ینی دقیق دیاریت کرد 1 سانتیمە 2 سانتیمە 3 سانتیمە لە هەرسێکی ڕێگە پێدراوە ڕەنگە فلی کێشەی لەگەڵ ئەو 3 سانتیمیا بێ کەم شو یاریگای واندا میترۆپۆلیتانۆ 3 سانتیم بێ لەوە چێ بەرشەلۆنە چیمەنی یاریگاکە 1 سانتیم بەرز بێ ئەمن دەبەرز بێ فەرقەکە یا سانتیم و نیوێ بێ سانتونی نیوێ زۆر زۆرەکە جیاوازیە بێ لە نێوانیان جاوابەتەکە لێرە وایە ئێمە بەم دیوە باسمان لە ئەگەر ئەبەم جۆرە ئەگەر ڕیمۆنتادای بەرشەلۆنە ڕووبا ئەبەم جۆرە ڕوایە بەڵام من جارێکتر دووپات یەکەم و 11 یاریزان من شیکاری یەکەم و پێشم وای ڕوونە سەبارەت بە ئەتلێتیکۆ مەدرید ئەتلێتیکۆ مەدرید توانێت چێت تەمان ئێمە لە ئەتلێتیکۆ مەدریددا یەک کەلێنمان هەیە ئەویش دڵی بەرگریە کە هانکۆ یاری ناکە بە لە بەرشۆنەش بامان شۆ کۆبارسیمان یاری ناکە بەڵام ئێمە دەزانین ئەتلێتیکۆ مەدرید پشت بە 8 یاریزان دەبەستێ بۆ دیوی بەرگریکردن و ئەوەی کە گرنگە لامین یاماڵ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە کاگەوراز بەخوا دەخولێکی یەکەم گۆڵ لە سوودی نییە ئەبێ جێمی یەکەم 1-0 بێتە دەرەها بابەتەکە لەوەی تر خۆیاکرد خولێکی یەکەمەی کرد زۆر گرنگە بۆ ڕیمۆنتاداکەی بەرشۆنە جێمی یەکەم 1-0 بێتە دەرەوە 1-0 ئەوە دویش بێ هەر زۆر باشتر بەڵام 1-0 بێتە دەرەوانەی کیفایەتە بۆ لەبەروی هەم چونکە زانی هێرشبەرانی ئەتلێتیکۆ بە قوتن بۆ گۆڵکردن بۆ 1-0 بە بڕوای من باشترین نەتیجە بابەتەکە لێرە چیە لامین یاماڵ داوای کردووە لە سیمۆنی ئەگەر یاریزانەکانت نارد 1-1 بیان نێرە خۆمان شەڕی لاکۆڵانەکەی نەڵێ نەگە پیاوی 1-1 گۆرن ئەو شتەمان کردووە هەی من نازانم بەس بەجددی لە دوانەکانی یاماڵ زۆر ناپرۆفیشناڵانە بوو زۆر تۆ هاتووی ئەم ئیستیفزازکردنی ئەتلێتیکۆ مەدرید بۆ 1-1 حەج یاریزانی 1-1 نایە بوو خۆشێکە یاریزانیە بە تۆش کە ئالڤارێزیە و ڕوبەڕوو بە 2-2 دوایەکەون بە 3-3 دوایەکەون هەموو کەسێوە تۆ ئێستا مەهاریترین یاریزانی ئەو هەموو سەرقاڵێوە بە چی 1-1 بن بۆ ناوەڵا هەوڵێنەوەن بەسییان بێ بوو تۆش بۆ یاریزانی ئەو 1-1 ناچی بۆ کالڤارێز و لوکمان تۆ بەرەگرێت تۆ 1-1 بۆیەچی 1-1 بۆیەچی تا تۆم داوای لە سیمۆنی بکەی بەجددی لێ دوانەکەی زۆر ناپرۆفیشناڵانە بوو سەبارەت بە ئەتلێتیکۆ مەدرید ئێمە لە ئەتلێتیکۆ مەدرید ئەرقامێکی زۆر باشمان هەیە لە 19 یاری ڕابردوو لە قۆناغی کرانە دەرەوەکو پێشتریش بۆم باسکردن وە لە یاریگای خۆیە ئەتلێتیکۆ مەدرید دۆڕانی سێوی چین ئەتلێتیکۆ مەدرید بزان ئەبێ سێوی هیچ بدۆڕێ ئەنجە دەرەکرێ وەجگەلەوە تیپەکە لەو پەڕی باشترین توانای جەستەییە ئامادێ خاڵێکی دیکە سیمۆنی هیچ سرێسێکی لەسەر نییە زۆر کە زەڵێ بەرشۆنە هیچی نەماوە لە دەسیبال لە میاریە بەرشەلۆنە دەرەکرێت لە چامپیۆنز لیگە سترێسی ئەوەی لەسەرە نەک سترێسی ئەوەی کە لە ڕادەبدە چونکە ئێمە ئەزانین بەرشەلۆنە ئەگەر بێت و ئەم یاریەش بە هەمان شێوە پلان بۆ گۆڵکردن دانێت گوێ لەم قسەی منگیرە بە 3 هێرش بەر و 3 ناوەند و 2 باڵی بەرگری و ئیرتیکازێک ئەو خۆکوشتنە چونکە تا تۆڵی گۆڵەی تۆ 2 گۆڵە لێکراوە یعنی فلیک دەبێت ئەم شۆ بە جیاوازتر هێرش بەرێ کاتێک هێرشەبە بە 8 یاریزانەوە هێرش نەبە نه ئەم جارە دۆخەکە بگۆڕە چونکە لە ماوەی ڕابردوو سیمۆنی بەرگری ناوچەیە کرد پس ئێستا نه سیمۆنی بەرگری لە نێوەندی یاریگاواکە ئەمە فەرقیە کاتێک بەرگری لە نێوەندی یاریگاواکە لەگەڵ تۆپ کۆتای پێات یا تا بێرشیاسە یا کاونتەرە تا یەکسەر ڕاستەخۆ هێرشەکە سەرخرێ یەکسەر ڕاستەخۆ چونکە تۆ کە بە 8 یاریزان هاتی دەسەر مەنزومەی ئەتلێتیکۆ مەدرید هەر ئەوەت قورسە تۆپەکە لە دەست بێ تۆپەکەت لە دەست بە چ لوکمان چ جولیان ئۆلڤارێز کاتێ زانین تر تەواو ینی ماو نەتەوانی ئینفیرات ئەمە خراپە بۆ بەرشەلۆنە خۆ بەرشەلۆنە باجێمانە بۆیە ئەگەر پلانێکی گۆڵکردنە بێ بۆ بەرشەلۆنە دەبێت فلیک واز لەم 4 بەرگریکارە بێنێ ئەرکی خۆیان بە پڕکردنەوەی ناوەند پڕکەن نەک بەشداری هێرشەکە بە نەک کانسیلۆ لە پێش ڕاشفۆردەوە یاریکا و کۆندی بچێتە پێش یاماڵەوە 1 و 2 لەگەڵ یاماڵا بکە بۆ چونکە لە بەرامبەرە زدمان هەیە چونکە دژەکەمان کە ئەتلێتیکۆ مەدریدە ئەم خاڵیەوەی وەکو خاڵی لاواز بۆ تۆ نابێم خاڵی لاوازە بەی بەدەستەوە
پێشم وتن توانای جەستەیش لە سوودی ئەتلەتیکۆ مەدریدە و لێ هاتووی هێرشبەرانی ئەتلەتیکۆ. ئێستا بنمونە ئێمە ڕافینای تیا بواە قسەیەکی ترمان نەکرد، کامنوو بواە حتمما لێرە من قسێکی زۆر جیاوازترم بۆ کردی لە ناو یاریگای کامنوو بواە، بەڵام لەبەرەوەی لە ناو یاریگای ئەتلەتیکۆی قسە جیاوازەکان زۆر قورسە بیکەم. یە خاڵی دیکە ئەگەر هەر ڕافینا وجودی هەبووە و لیڤاندۆڤسی ڕابردوو بواە ئەو پێم دەوت هەموو هێڵی هێرشبردنی بەرشلۆنە زۆر تۆقێنەرە، بەڵام وەڵای ئێستا من پێ دەڵێم هێڵی هێرشبردنی ئێستاشی لەسەر بێ کە ئەنجامەکە بەم جۆرەیە هێڵی هێرشبردنی ئەتلەتیکۆ مەدرید مەترسیدارترە تا هێڵی هێرشبردنی بەرشلۆنە، چونکە ئێمە زانین لە یاری چوونە راشفۆرد بەلانی کەمەوە دەرفەتی 2 گۆڵیە بوو لە دەستیەوە، ئەتلەتیکۆ مەدرید دەرفەتی 3 گۆڵیە بوو 2 گۆڵی کرد. ئەمە هێرشبەری چاکە، ئەمە بەس راشفۆرد دەرفەتی 2 گۆڵی ڕاستەقینەیە بوو نەیکرد، هەم سەرەتای جێمی یەکەم هەم سەرەتای جێمی دووەم. باسی لێدانە ڕاستەخۆکار ناکەم ئەو هیچ جوازی لێ بێنە، بەس باسی هەلی ڕاستەقینەکەم. ئەمە قسەی منە لەسەر ئەتلەتیکۆ مەدرید و بەرشەلۆنە و قەنەعەتی منە بەوەی کە لە 11 بە یاریزان هیچ ڕیمۆنتادایەک ڕوونادات و ئەتلەتیکۆ مەدرید و سیمیۆنی ڕێگەی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو دەدۆزنەوە و ئەگەر ڕیمۆنتادایەکیش ڕوو بدات ئەم خاڵانەیە بێتیانێت بەبێ ئەم خاڵانە من بڕۆمە بەی جۆری ڕیمۆنتادا ڕوونە. یاریەکمان هەیە بێمە لای بەشێک لە کۆمنتەکان، بەڵام زۆر بە خێرایی ڕنگ نییە فریا بکەم بەخوام و کۆمنتەکان بخوێنمەوە، زۆر هاتووە ئەوەی کە پرسیار بێ خوێنمەوانەی کە کۆمنتی تایبەتە نایخوێنمەوە لەبەر لێم ببورن هاوڕێیانی عەزیزم. کابڵاڵێ بەرشلۆنە توانێت سەرکەوت کە ئابڵاوە تا بەرامبەرم دانیشتووی لەو ساخ بە باسیەوەت بۆەکەم. ئەو پێی وایە ئەڵێ کاک محەممەد یاری ڕابردوو داوەر هەموو شتێکی دادپەروەەر بووی بەرشلۆن ئینشاڵڵا لە کاتی خۆیان باسیەوەکەین لەبەر ئێستام کاتی کەما و مەیەم بە لیڤەرپوڵ بەسەر ئەو جوتە چاوم ئەزانم ئێوەی هاندەری بەرشلۆنە تەنها ئەتانوێت قسە لەسەر داوەر بکەم. ئێستا وەختی نییە تەفاسیلت بەمێ چ بۆی دادپەروەەر بوو یا دادپەروەەر نەبوو. ئینشاڵڵا کاک جوتیار تو هاوڕێی بەردەواممانی کاتی خۆی بەسەر چاو ئەم پرسیارم لێ بکەرەوە قسەی تاو تەفاسیلت پێ دەڵێم. کاکاروان تاوان ئەمەوەکو پرسیار هەڵی بهێڵی بەرگری یارەکە تێک نات هێرشبەران بتوانە و هەلانی کە بۆیان لە دەستی نەدەنەوە یاڵە دیاریگای ئەتلەتیکۆ قورسە باسی پێنجاری ڕابردووی بەرشەوە ئەتلەتیکۆ بکەن لە یاریگای کاروانجانەمەی تۆ باسێکی هەموو تیپی ئەگەر هەلەکان بکا بە گۆڵ و دیفاع باش بۆڵە هەموو تیپی زەورا بەرم لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید دیاری کە ئەگەر هێرشبەرەکانی باش من کێرشیان بۆڵکە و دیفاعەکانی لە گۆڵی لێ بکە یاریە باتەوە. ئێتە خۆمە پێوەری چییە؟ ئێمە باسی پێوەری ئەتلەتیکۆ مەدرید لە چامپیۆنز لیگە، باسی پێوەری یاریگای ئەتلەتیکۆ مەدرید دەکەین لە چامپیۆنز لیگە، چونکە سیمیۆنی پیاوی خول نییە، سیمیۆنی پیاوی 90 بەڵێ زەین پار 4 و 2 دۆڕاوە لە خولە باشە، بەڵام ڕیسکی پار شتێکی جیاواز بێ، من نمونەی ترمان نییە. هیچی وەکو پرسیار نییە، هەمووی هەر یەکە و تعبیری خۆی نووسیوە. ئێستا باسی لیڤەرپوڵەکەین کاک ڕاستیجان ئەتلەتیکۆ 3 گۆڵ گەمتر ناکە، فلیک بە ئەقڵترین مدەڕیبە من حەزم کردیاری ئیسپانیۆل هەمووی یاری کرد، ئەگەر بە ئیسپانیۆل بدۆڕایە ئەتلەتیکۆش ماڵای بکردای وکات. طبعاً بردنەوەی خول زۆر گرنگە، بیلفعل ئەمە تێبینێکی زۆر جوانە. کاکسیامان دەڵێ ئەکرێت لە ئەهمیەت و توانای بەرشە کەم نەکەیتەوە، ئیشت بەڕێزت لە بازنەی شیکاریە نەک تەرەفگیری. ئەو ئینساف و ویژدانە بۆ خۆت ئەگەر سەیری بەرنامەکە بکەیت و ئەوەی کە لەگەڵ مایە ئەزانێت تەرەفگیریم کردو یان نەمکردووە، بەس ئەو ئینساف و ویژدانە هەر بۆ خودی خۆت. باشە کاکەجیان، من سیناریۆکانم پێوتون بۆ ئەگەری ڕیمۆنتادای بەرشلۆنەی تر ئەوە گۆڵەکەوە گۆڵ ناکە، ئەمە قەنەعەتی منم لەگەڵم ئەگەر ڕیمۆنتادا ڕوو بدات ئاوە ڕووە بەدەر لە من ڕوان بە ڕیمۆنتادانە قوربام کاکە ڕابەرجیان. کاک ڕابەریش هەر بڕوای وایە یا ماڵ زۆر خراپ قسەی کرد. کاکە میرەڵێ سەیری کە مەزمونی یاریزانی بەرشلۆنەکە ڕیمۆنتادا زۆر قورسە بێت. وەڵای ترەوە تا ئێمە باسی بارودۆخەکە ئاکەین لەم یاریانە هەڵی بچوو یاریەک لاکاتەوە. تاوان ئەمە تێبینێکی زۆر جوانە کاکدانا قسەی لەسەرەکە. بیلفعل
ئێمە ئەزانین لەم یاریانەیە مەرجنی هەڵەکە کارتی سوور بێ بەڵام ڕەنگە بۆ نمونە ئەنجامی ئەم یاریە یەک و هیچ درێژە بکێشێ لە خولێکی هێشتا بەرگریکارێکی ئەتلێتیکۆ مەدریت هەڵەیە بکە بەرشەلۆنە یەکسەر 2 گۆڵ بە دوایە بێنێت چونکە شتیوە زۆر واریدە و ڕەنگە بەعکسیشەوە بێ بەرشەلۆنە گۆڵێکی بێت تا خولێکی هێشتاوە ناوە بەرگریکارێکی بەرشۆنە هەڵە بکات ئەتلێتیکۆ مەدریت 2 گۆڵ بێنێ و گۆڵی یعنی یاریەکە بەرێتەوانێ ینی ئەم خاڵی کاکدانا زۆر جوانە لەوەی کە هەڵەی بچووک زۆر شتێکی باشە بەرشەلۆنە چه هێڵێکی بێزە وڵایە بێ بڵین بەرشەلۆنە هەموو هێڵێکی بێزە هەبێ وا بڵێنیتر لەبەروی تۆ کابرا دانیشتۆ 1 دقە دانیشێ بە دیارتەوانەی لە یەک کەلیمە من لە یەکەم دقەوە هاوارەکە مەڵێمە بێ لە وەڵۆ سێرگی تاخیر ئەڵێ تۆ بێ ڕێزی بە بەرشلۆناکی وڵای تر نازانم کاکە جان دەچمە سەر یارەکەی باواز لەوە بین لەبەروی ئێمە حەچی بڵین بەخوا لەو بەرەوە هەر دانی خێری پیانانێری لەبەرەوە کێشەمانیە با بیڵین و بەرپرسیارین لێ و هەرچیش ماوتۆ بەخوا لە سەری ڕازگەڕاوە وڵای من تا ئێستا خوێندنەوەیکم بۆ بەرشلۆنە نەکردووە نەم پێکابێ یعنی خوا ئاگادارە لە ساڵی 2009ەوە لەسەر شاشە من شیکاری بۆ بەرشەلۆناکەم هەرچی شیکاریم کردو جمهوری بەرشلۆنە زڵدم مۆستاونەتەوە دەوڵای هەمووشی من پێکاومە هەر من ڕاست بووم وان غەڵەت بوو هەر من ڕاست بووم بەڵامی تر چی بگەین شانسەکەمان بەو جۆرەیە لەوان بەرحاڵ باسی لیڤەرپۆڵ و پاریس سەن ژەرمەن طبعاً ڕازگۆیانە قسە بکەین من خۆم هاندەری لیڤەرپۆڵ و پڕ بەدڵ حەزەکەم شەو ڕیمۆنتادا ڕووە بەڵام وەکوی دیوێکی شیکاری پێت بڵێم کاکە لیڤەرپۆڵ ئابم پلانە یاریەکە ئەبم پلانە پاریس سەن ژەرمانێت بۆ ڕاگرێ ئەمەم پلانە پاریس سەن ژەرمان ڕوبەڕوو دەبێتەوە ئاماکە و ئاواکە بە قورعان ڕاست لەگەڵ ناکەم بە قورعان بە دیوی شیکاری ڕازگویانە قسەت لەگەڵاکەم لە دڵەوە حەزەکەمە ئێستا 5 خاڵ بدۆزمانێ بۆی پێت بڵێم لیڤەرپۆڵ ڕیمۆنتاداکە باش من 1 خاڵام جیاوازە بۆ لیڤەرپۆڵ ئەگەر ڕیمۆنتادا بکە ئەوش چییە سروشتی ئانفیلد مشکلی بە هەندەی بەشونی سەش لەوە تێ ناگە ئەم یارێ لە ناواندا میترۆپۆلیتانۆی لە ناو کامنونیە هاندەر لە دژی تۆیە لە پشتی تۆ نییە بۆیە کارەکە قورسە ئەگە ئەسەر لیڤەرپۆڵ هاندەر لە پشتێتی وەک لەوەی لە دژی بێ من شتێکی معجیزاسان بینیەوە لە لیڤەرپۆڵ ڕیمۆنتاداکەی بەرشەلۆنە کە سەر ڕایەوەی کە سەلاح و فێرمینۆ ژیاریان ناکرد بەڵام ئۆریژی و ڤیناڵدۆم سەرکردایەتی ڕیمۆنتاداکەی لیڤەرپۆڵیان کرد و کۆمەڵی ئەنجامی باشی ژەبوون بۆ لیڤەرپۆڵ ئەزان دۆخی لیڤەرپۆڵ زۆر خراپە و ئەزانم پاریس سەن ژەرمان زۆر بێزە ئەزانم لویس ئینریکی لەکوێی تەدریبایە و ئەزانم ئارنێ سڵۆت لەکوێی تەدریبایە ئەزانم ماسی یاریزانەکانی پاریس سەن ژەرمان لەکوێدایە و ئەزانم ماسی یاریزانەکانی لیڤەرپۆڵ لەکوێدایە بەڵام هەندێک جار سروشت شتێکی جیاوازت بۆ خوڵخێنێ من خۆم با نمونەیەکی خۆمتان پێ بڵێم یاریزانی باسکە بووم من تەواو من لە باسکەیە دایم ئیشم تۆپ وەرگرتنەوە بوو تۆپ تەوزیعکردنەوە بوو بۆ مزیعەکە یا بۆ جانبەکان بۆی کە تۆپ تەوزیعکەنەوە ینی ئیشم بەس سەح بوو دوای تەهدیفکردنەوە بوو لە گۆڵکردنەکەیە بڕوا بکەن یاریەکمان کرد لە هەولێر لەگەڵ ئاراراتە یعنی لە ژیانمان شتی وام نەگووە هەرچی شوتم پێوە ناگۆڵ بوو لەکوێوە شوت مەگەر گۆڵ بوو هەر هەڵماوی کپ یعنی ئمە شتێ بوو خوای گەورە لەو یاریە پێی بەخشی یعنی لە ساڵی 2008 هەتا وەکو ساڵی 2012 باسکەم کردووە بەکۆی گشتی یارەکەم بەقەوی یارە خاڵم نێناوە سروشت وای لێ هات ئایا ئەم معجیزەیە خوڵقێ ئەم شوێ لیڤەرپۆڵ یعنی ئەوە موێ چیە بگەی ینی بڕوا بکە هیچ یارێک بۆ جۆرە نەبوو یعنی خوا ئاگادار هەرچی مەڵای ڕێک سەڵتی شەوەکە گۆڵ بوو خۆ من وا نەبوو بەس ئیتر خوای گەورە لەو کاتە ینی مۆفەقی کردم هەرچی تۆ بم یعنی زۆر خۆشم پێکەنین مەهاو بەخۆم ئەوە چیم شوتا لە چۆنە چێتە گۆڵەوە چۆنە بێ بەخاڵ ئەمە سروشتی یاریە کە هەنێ جارە معجیزانە دروستە بێ لیڤەرپۆڵ پێویستی بە دروستبوونی ئەم معجیزەیە سەلاح هەر تۆپی پێوە ناگۆڵ یەکیتیکیە ئیزاکە تۆپ پێوە گۆڵ بێ ئاوە ئەینا وەکو سروشتی ڕیمۆنتادا هەندەرانی بەرشەلۆنەی خۆشەویست دوودڵ مەبن سروشتەکە وایە یاخوا بەدڵی تۆ بێ ئەم پێوەرانەی من باسم بۆ کردی ڕووبدا ئەگەر
بەبێ ئەم پێوەرانەی کە من باسم کرد بۆ ڕیمۆنتادا و ڕوودانی تۆ ڕیمۆنتادات کرد ئەوە کەواتە حەق بە تۆی من هاتووم لە ڕقا باسیۆم بۆ کردی کە بڵێن بەرشلۆنا ڕیمۆنتادا ناکات چونکە من پێم وتو 11 یاریزان بە 11 یاریزان یارەکە تەواو بێ بەرشلۆنا ڕیمۆنتادا ئەگەر تۆ بە من ڕیمۆنتادات کرد وەڵایی حەقەیەم بە تۆ بڵێم تۆ حەقە دێ من بەڕقەوە باسی تیپەکەی تۆم کرد و لە هەمان کاتیشدا ئەبێتە وڵای بێتە گەورەترین ڕیمۆنتادا یعنی تۆ لە دەروی یاریگای خۆ لە مەتلەتیکۆ مەدریدە کە لە جامان دەری کردویت و ئەزمونێکی باشی لە چامپیۆنز لیگە تۆ بتوانین دویچ یاریگای خۆ لە 11 یاریزان بە 11 یاریزان بیتی سێ بە دوو بگەیتە قۆناغی داهات و وڵای بێتە گەورەترین ڕیمۆنتادای مێژووە بێتە جوانترین ڕیمۆنتادای مێژوو بەرەوە تا بەگەیشتنەوەکانی تێ بەخواتان ئەسپێ